من ڕووناک مەجید فەتاح ناسرا بە مامۆستا ڕووناک بەکەلەرەسم هەیە لە پەروەردەی گشتی پەروەردەی بنەڕەتی بەشی باخچەی مناڵان کاندیدی ژمارە 24 لە بازنەی دوی پارێزگای سلێمانی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئێمە ئەزانین کە دۆخ و بارودۆخی باشووری کوردستان و عێراق بەگشتیش لە بارودۆخێکی سەختدایە بەهۆی ئەو ململانیا حزبیانە هەر کەسە و بۆ بەرژەوەندی هەر لایەن و هەر لایەنە سیاسیەکان و هەر لایەنێک و کەسەکان بۆ بەرژەوەندی شخصی حزبی لە هەم لە پەرلەمانی عێراقا هەم لە حکوومەتی عێراقدا بۆ بەرژەوەندی تاکە شخصی و بۆ بەرژەوەندی شخص و حزبەکان تێئەکۆشن و کار دەکەن بۆ ئەوەی ئێمەش هەستکردن بەو بەرپرسیارەتیەکەوە چیتر ئەبێ گەل نەکرێتە قوربانی شخص گەل نەکرێتە قوربانی حزبەکان بارودۆخ و وەز ئەو بارودۆخی کە باشووری کوردستان و عێراق پێهاتی ئاپەڕێ نەکرێتە قوربانی ململانی حزبیەکان کەوا هەر کەسێ و بۆ پۆستێکی زیاتر هەر لایەنێک و بۆ پۆستێکی زیاتر یاخود هەر لایەنێک و بۆ دەستکەوتی مادی بێ یاخود پۆستی حکومی بێ بۆ ئەوەی ئەم بارودۆخی کە لە بەرچاو هەموو گەلی کوردستانە هەیە لە بەرچاو هەموو گەلی عێراق هەیە هەستکردن بۆ بەرپرسیارەتی چیتر ئیتر ئەو پەرلەمانتارانە یاخود ئەوانەی کە ئەچنە بەغداد نوێنەرایەتی ڕاستەقینەی گەل بکەن بۆیە ئێمەش هەر هەستمان بەو بەرپرسیارەتی کرد هەستمان بەو بارودۆخی گەل کرد هەستمان بەوە کرد کە ئەو پەرلەمانتارانەی زۆربەی ناتوانانی بڵێ بەشێکی ینی هەر هەمووی زۆربەی بەشێکی زۆری ئەو پەرلەمانتارانە لە بەرژەوەندی شخص و حزبەکانە کار ئەەکەن بۆیە ئێمە لێرەدا خۆمان کاندید کردووە بۆ ئەوەی کە بتوانین نوێنەرایەتێکی جیاواز نوێنەرایەتێکی ڕاستەقینەی گەل بکەین. ماوەی 30 ساڵە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان حکومڕانی ئێراکن لە نەوتویەکەوە کە پاش ڕاپەڕینە مەزنەکەی باشووری کوردستان 30 ساڵە ئەم حزبانە کە لە دەسەڵاتدان ڕۆژ بە دوای ڕۆژ ناومێدی لە لای خەڵ دروست کردەوە بەهۆی ئەو گەندەڵی و بەهۆی ئەو ستەمکارانەی ئەو ستەمانەی کە لە گەلەکەمانی ئەەکەن لە باشووری کوردستان و لە هەرێمی کوردستاندا 30 ساڵە لە پەرلەمانەیەک لە دوایەکەکان ناومێدیەکی تەواویان لە لای خەڵ دروست کردو چونکە پەرلەمانتاران نەیان توانیوە بە شێوەیەکی بەرچاو یاخود بە شێوەیەکی باش کە دیفاع لە مافەکانی گەلەکەیان بکەن تەنانەت ئەو پەرلەمانتارانی هەتاکو ئێستاکە چی لە بەغدا چی لە هەرێمی کوردستان وایان کردووە کە تەنها گوێڕایەڵی حزبەکانیان بن گوێڕایەڵی شخصەکانی ناو حزبەکان بن بۆیە ئەمە ڕۆژ لە دوای ڕۆژ ساڵ لە دوای ساڵ کە ناومێدی بەرامبەر بە پرۆسەکە دەرخستووە بەرامبەر ئەو پرۆسەی کە پرۆسەی دەنگدانەکە هەموو تاکێک لەسەر ڕووی زەوی کە تەمەنی گەیشتە 18 ساڵ کە مافی خۆیەتی ئەو پرۆسەیە بە ئەنجام بگەێنێت و دەنگێکی خۆیەتی کە ئەو کەسەی خواستیەتی کە بگەێنتە پەرلەمان کە دیفاع لە ماف و قوت و ژیانی ئەو شوێنە یاخود ئەو ناوچەیە یاخود ئەو هەرێمە بکات بە تایبەتیش ئێمە لە هەرێمی کوردستان ئەمە وای کردووە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێستاکە زۆربەی زۆری کە گویان لێگرێ ئەم ناومێدیە بێجگە لە ئەوە کە کۆمەڵێک لە پروپاگەندەیان لە ناو خەڵکییا بڵاو کردوێتەوە کە گوایە کارتەکانی دەنگدان تەزویرەکە کە ئێستاش تەزویرەکرێ و کە ئەو پروپاگەندیانیان دروست کردووە دوایە تەنها دەسەڵات ئەو حزبانەی کە لە دەسەڵاتن ڕێژەی تەواوەتی خۆیان تەواو ئەکەن و ئەشنە پەرلەمان جێگا بۆ پەرلەمانتارانی تر یاخود جێگا بۆ حزبەکانی تر یاخود جێگا بۆ کاندیدە سەربەخۆکان نامێنێ ئەمانە هەمووی وای کردووە کە ڕۆژ لە دوای ڕۆژ ناومێدیەکان لە ناو خەڵک بڵاوکەنەوە چونکە بەمەبەست ئەم پروپاگەندانانە بڵاو ئەکەنەوە لە ناو خەڵکی بۆ ئەوەی خەڵکی نەچێتە سەر سنووقەکانی دەنگدان بۆیە لێرەدا ئەبێ خەڵک لەوە زیاتر لە پروپاگەندەکانی دەسەڵات وشیار ببنەوە تاکو وەڵامێکی ئەو دەسەڵاتە بدەنەوە وەڵامێک بە دەنگدان
بە دەنگدان و ڕێژەی تەواوەتی دەنگدان پڕ بکەنەوە و ئینجارە دەنگ بدەن بەو کەسانی کە شایستن کە بچنە ئەو جێگایە دوور لە بەرژەوەندی شخصی و حیزبەکانی خۆیان. بەڵێ ئێمە وەک ئەزانین ساڵانی ڕابردوو بەهۆی ململانیەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستان یاخود ئەو کێشە و گرفتانەی کە لە نێوان عێراق و هەرێمی کوردستانە هەیە وای کردووە کە بە پێی دەستور نەچن بەڕێوە بە تایبەتی هەرێمی کوردستان پابند نەبێ بە دەستوری عێراقەوە کە خۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان کە بەشێک من لەوەی کە لە نووسینەوەی دەستورە ئامادە بوون ئەمانە وای کردو ئەو کێشانە تا بێ قوڵتر ببێتەوە تەوان ئەمانە هەمووی کاریگەری ڕاستەو خۆی هەیە بەسەر دانیشتوانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە بابەتی موچە و نەوت بە هەردوو بەرامبەر بە یەکتری کە لە بەرامبەردا هەرێمی کوردستان نەوت ڕادستی بەغدا بکات و لە ئاکامیشدا یاخود لە ئەنجامی ئەو ڕادستکردنە بەغداد موچەی فەرمانبەران و یاخود لە سەدا هەفتەی بودجەی هەرێمی کوردستان کە ئێستاکە لە هەفتەکە بۆتە 12 لە سەدا 12 بودجەی هەرێمی کوردستان بنێرێ ئەمانە ئەو ململانیانە و زیادبوونی ئەو ملانەوەی کردو بارودۆخێکی قورس چونکە هەرێمی کوردستان بەپی قسەکانی خۆی هەرچەندە ئەمە دوورە لە ڕاستیەوە لەبەر ئەوەی هەرێمی کوردستان داهاتێکی زۆری هەیە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان نەوت ئەفرۆشێ نەوت ڕادستی دەوڵەتی تورکیا ئاکا یاخود لە ڕێگەی تانکەرەکانەوە ئەینێرنە دەرەوەی وڵات ئیتر چه حەزبەکان بێت حەزبەکان بە یاخۆوەکو هەرێمی کوردستان یاخۆوەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام لەگەڵ ئەوەشدا کە بە پێی قسەکانی خۆیان کە ئەمانە هەمووی دوورە لە ڕاستێ چکە ئێمە ئەزان خاڵە سنووریەکانش هەیە داهاتی ناهۆخۆش هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە موچەی فەرمانبەران نادەن لە چەند ساڵی ڕابردوودا کە ئەسانین ساڵی وا هەبووە تەنها 5 موچە دراوە ساڵی وا هەبووە لەسەر نیوە موچە دراوە یاخود پاشەکەوت کراوە ئەمانە هەموو کاریگەری لەسەر بارودۆخ و گوزەرانی خەڵکی کردووە وای کردووە کە ئەوانەی کە موچەخۆرانن توانای ئەوەیان نەبێ هەندێک لە موچەکانیان یاخود هەندێک لە پاشەکەوتی موچەکانیان هەڵبگرن طبعاً بێجگە لە ئەوە کە حکوومەت بە ناوی پاشەکەوت بەکاری هێناوە بەڵام تاکو ئێستاکە کە بە هیچ شێوازێک ئەوە لە ئارادانیە کە موچەکان پاشەکەوتە موچەکان بگەڕێنێتەوە بۆ هاوڵاتیان کە ئێستاش ئیدعای ئەوە ئەکەن کە تقریبا نزیکەی 28 میلیارد قەرزارن ئەمانە وای کردووە ئەگەر بێت و موچەخۆر موچەی نەبێت و معاشی نەبێت ئەمە کاریگەری ئەبێت لەسەر بازاڕش کاریگەری هەبوو لەسەر بازار کەواتە فرۆشتن و هەموو جۆرەکانی ئاڵوگۆڕەکان ئەوەستێت لێرەدا بۆیە ئەبینین بارودۆخی هەرێمی کوردستان بەگشتی بە تایبەتی لە بارودۆخی ئابووریدا بەرەو خراپتر ئەچێ بێجگە لەوەی ئەو داگیرکاریانەی کە ئێستاکە لە باشووری کوردستانەیە کە ئەویش ڕاستەوخۆ کاریگەری بەسەر قوت و برسیکردن و هۆکارێکە بۆ بێکاری باشووری کوردستان کە ئەبینین کە ئێستاکە زۆربەی زۆری گەنجەکانمان کۆچەکەن بۆ دەرەوەی وڵات وای لێ هاتووە کە ئێستا گەنجەکانمان ناومێدن خەڵکی بەگشتی ناومێدە لە بوونی تەنانەت لە هەرێمی کوردستان گەنجەکانمان ئەوەندە ناومێدن تەنانەت لە کوردبوونی خۆیان پەشیمانن ئەمانە هەموو بە سیستەم 30 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم دەسەڵاتەی هەرێمی کوردستان و کە حیزبە لایەنە سیاسیەکان لێرەدا وایان کردووە کە ئەو ناومێدیە لە ناو خەڵکیان پەخش بکەن. کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی عقڵێتی دەسەڵاتدارێتی زاڵە بەسەریە جگە لەوە ئەو کۆمەڵگەیە تەنانەت ئەو حزبانەی لە باشووری کوردستانیشایە ئەو حزبانەی کە لە هەرێمی کوردستانیشە بە هەمان عقلێت کارەکەن کە ڕێگە بە ژن نادرێت ژنیش وا لێ ئەکەن کە بە هەمان عقلێت بە عقلێتی دەسەڵاتدارێتی کارەکانی خۆی ئەنجامدا بۆیە ئەمە وای کردووە کە
لە باشووری کوردستاندا کاندیدە ژنەکان بە شێوازێک لە شێوازەکان ڕێژەی تایبەتی خۆیان تەواو نەکەن یاخود ڕێژەی دەنگی خۆیان تەواو نەکەن چونکە پروپاگەندەیەکە لە باشووری کوردستان هەیە کە ژن توانای ئەوەی نییە کە سیاستکە بە پێچەوانەوە ژن بە پێچەوانەوە ژن ئەگەر بێت و سیاست نەکات لە ماڵەکەی خۆیان سیاست نەکات ناتوانێت ماڵەکەی خۆی بەڕێوە برێ ژن ئەگەر و بێت و لە بەڕێوەبردندا بوونی نەبێت کەواتە ئەو بەڕێوەبردنە تەواو نییە تەنانەت لە شۆڕشەکانش ئەگەر بێت و ژن بوونی نەبێت لەو شۆڕشانە ئەبینین ئەو شۆڕشانە بەرەبەرەوای لێ دێت کە ئەوەی ئێستا لە باشووری کوردستانە هەیە کە حزبەکانی دەسەڵات لێرەدان کە عقلێتێکی دەسەڵاتدارێتی لێرەیە بوونی هەیە کە حساب بۆ تواناکانی ژن ناکرێت ئێمە ئەزانین کە ژن جیاواز لە کایی بەڕێوەبردندا بە شێوازێکی جیاواز بە عقلێتێکی بەڕێوەبردن کارەکە نەک بە عقلێتی دەسەڵاتدارێتی بەڵام لە ناو ئەو حزبانەدا تەنانەت ژنیش وای لێ هاتووە زۆربەیان ناتوانێت بڵێ هەر هەموو زۆربەیان وای لێ هاتووە کە بە هەمان عقلێت کار بکەن کاندیدی سربەخۆی تریشیاندانەوە بۆ پارچەکردنی دەنگە ناڕزایەکانی خەڵک ئەمە وای کردووە کە بۆ ئەوەی ئەو دەنگانە یاخود دەنگە ناڕزایەکان ڕێژەی تەواوەتی خۆیان بەدەست نهێنن تاکو بگەن بچنە پەرلەمان. وەکو پرۆژەی ئێمە لە بۆ پەرلەمانی عێراق کۆمەڵێک پرۆژەمان داناوە بەڵام هەندێک جاریش هەیە کۆمەڵێک پرۆژەی تر دێتە پێشەوە کە تۆ لەوێدا دیسانەوە پێشکەشی ئەەکەی تاکو بتوانێت دەنگی لەسەر بدرێ بەڵام بەگشتی ئێمە پرۆژەکەمان لە چوارچێوەی پەروەردەیە خۆی ئەگرێتەوە لە چوارچێوەی تەندروستیە چونکە هەر تاکێک لە تاکەکانی ئێمە مافی خۆیەتی کە بیمەی بێکاری یاخود بیمەی تەندروستی بۆ هەر تاکێک لە تاکەکانی عێراق بەگشتی و باشووری کوردستانیشدا بیمەی بێکاری بێ هەبێت یاخود بیمەی تەندروستی هەبێت و هەر تاکێک لە تاکی کۆمەلگای ئێمە مافی خۆیەتی کە بخوێنێت و هەتا خوێندنی خۆی تەواوکە کە وای لێبێت بێ بەرامبەر کۆلێژی خۆشی تەواو کات و مەفی خۆشێتی کە پاشان دابمەزرێت یاخود هەلی کاری بۆ بڕەخسێت ئەمانە کۆمەڵێک لە چوارچێوەی ئەو پرۆژانێ و تەنانەت پرۆژەی ژینگەمان هەیە ئەویش کە پیشەسازیەکی ژینگە پارێز ئەبێت لە پرۆژە یاساکاندا بوونی هەبێ و دەنگی لەسەر بدرێت کە پیشەسازیەکان یاخود ئەو کارگانەی کە هەیە بە شێوەزێکی ژینگە پارێزی بوونیان هەبێت نەک بەم شێوازەی کە ئێستاکە ژینگەی ئێمە پیس بووە تاکو دێت ژینگەکەمان پیسە بێ و تێکەچێ ئەمانە لە چارچێوەی ئەو پرۆژانەی ئێمە کە بۆ داهاتوو لە پەرلەمانی عێراق پێشکەشی بکەین و جگەلەوەی لە کاتی خۆیدا لە هەل و مەرجی خۆیدا کۆمەڵێک پرۆژەی تر دێتە پێشەوە دێتە ئاراوە ئەوانش پێشکەشە ئێمە ئەزانین کە با بڵێن ناومێدێکی زۆر لە ناو خەڵکدا هەیە ئەو ناومێدیشە تەبان دەسەڵاتداران دروستیان کردو بۆ ئەوەی خەڵکی نەچێتە سەر سنووخەکانی دەنگدان بۆ ئەوەی دیسانەوە ڕێژەکە ڕێژەی خۆیان کاملکەن چونکە ئەوان ئەندام و کادرەکانی خۆیان بەشدارە بن لە بانگەشەی یاخود لە دەنگدانە ئەو ناومێدیە لە ناو خەڵکا بە بەردەوامی بڵاو دەکەنەوە بۆی خەڵک نەچێتە سەر سنووخەکانی دەنگدان بۆیە ئێمە ئەڵێن بە خەڵکی خۆمان بە گەلی خۆمان دەڵێن گەر تۆ نەچیتە سەر سنووخەکانی دەنگدان ئەو کاتە ئەبیدە هۆکاری بەهێزبوونی دەسەڵات جارێکی تر بۆیە دەبێ هەرێک لە ئێمە بچێتە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگی خۆی بدات و دەنگی خۆی بداتە ئەو کاندیدانەی کە بەڕاستی نوێنەرایەتی ڕاستەقینەی گەل دەکەن بۆیشە ئێمە داواکارین لە هەموو خەڵکی خۆمان کە پشت بە خەڵکی خۆمان ئەبەستین تاکو دەنگمان پێ بدەن چونکە ببەوەی ببینن نوێنەرێکی ڕاستەقینە کە بەرژەوەندی گەل بپارێزین و کە سنگ و قورسایی گەل بپارێزین لە پەرلەمانی عێراق و بتوانین ئەو پرۆژە یاسایانەی کە لە بەرژەوەندی گەلەکەمانە بیچەسپێنین لەوێدا.